بەڕێزان دووبارە سڵاوتان لەبێت. مامۆستاجان ئێمە لەوێدا پشومان وەرگرت باست لە شۆڕشی 58 و بارودۆخی کورد ئەو کات لە کەرکووک ئەگەر شتێکت مابێت لەسەرەوە. بەڵێ قوربان شۆڕشی تەمووز وەکو عەزم کردی دوای شوێنی تەمووز کورد کەیفی پێها، بەڵام ئەوەی کە بڵێن دەستڕۆشووی ناو تورکمانە زۆر کەیفیان پێ نەهات، چونکە ئەوان بەهۆی ئەوەی کەوا عێراق و حکوومەتی پاشایەتی لەگەڵ تورکیا بەینی خۆش بوو لە حلفی بەغا بوو، ئەمجا لێش نەشارمەوە مەلیک فەیسەڵیش ئەو ژنەی کەی هێنا وەلەو باوکی مصری بوو بەڵام کەلیمەیە کوردی عەرەبی نازانی لە تووشی بۆ لاوچێت دایکی لەنەوەی سوڵتانەکانی تورکیا بوو. ئەمەش بۆ تورکمانەکان خۆش بەڵێ ئەمیرە فاضیلە طبعاً دایکی وەزم کچەزای سوڵتان وەحیدەدین بوو، ئەچۆسە سوڵتان عەبدولمەجید وانە، باوکیشی لەنەوەی حەمعەلی پاشای گەورەی میسر بوو، وەزن کوڕەزای اسماعیل پاشای کوڕی هیم بوو، بەڵام ئافرەتەکە شوێ لە تورکیا ئەو کچە لە تورکیا گەورە بوو دایکی بەخێوی کرد بوو، هینی نازانی عەرەبی نازانی لە تووشی بۆ لاوەمانە، ئەنجا ئەمە وایە کرد مەسەڵەن گوست بێنێ شاژنیشمان لە خۆمانە بێ خۆش بوو بەلایەنەوە، لەبەرەوە زۆریان پێ ناخۆش بوو کە زۆر کەیفیان لێ نەهات. قایدێکیش دانا لە کەرکووکە قاید فیرقە بوو، چونکە ئێوسا حکم بوو عەسکەری، قاید فیرقەکە ناوی نازم تەبەخچەلی بوو. ئەم نازم تەبەخچەلیە خوا عەفوی کە لە دوایە لە پیلانەکەی شەوافە بەشداری کرد و عەبدولکەریم ڕەمی کرد، ئەمە جیاوازێکی زۆری خستە بەینی کورد و تورکمانەوە. طبعاً من ئێستا وای بۆچم لەو کاتە بەعزێک کەس دەڵێ گوایە ئەم کابرایە ژنەکەی تورکمانی تەلعەفەری بوو، ژنەکەی عەزاوی بوو، عەرەب بوو، ناوەکەی شێزانناوی بەدری حسێن عەزاوی بوو، ژنەکەی عەرەب بوو، تورکمانی تەلعەفەر نەبوو. زۆر کەس بۆیە پشتی تورکمانی ئەگەر لەبەرەوەی کەوا ژنەکەی تورکی تەلعەفەر بوو، بەڵام خێزانەکەی خەڵکی بەغا بوو و لە عەزاویەکان بوو. ئەم بڵێ من بزانم ئەوە خۆی عەرەبەکان ئاویست لە کەرکووکە کورد و تورکمان بەیەکا بن، چونکە کە ئەغڵەبیەتن پاشەوەی کە لایەکیان بەلایەکیان ئەو لای کە ئەڵێ مەسەلا وەکو عەزم کردی پادار بگرە و بێت پێ خۆی هینە ماڵەوەمانە، لە دوای شارەکە بە تەواتی کرد ژێر دەستیان. لەبەرەوە مەسەلە یەکەم ئیش کە کردی ڕئیسی بەلێدێ معتەسەم بەگ بوو، معتەزەهین حاکم معتەسەمی محەممەد خەلیفە بوو کە کورد بوو لای برد. چی دانا؟ نورەدینی مەلا ڕەزای واعز، نورەدینی مەلا ڕەزای واعز وەلەو خۆی ئیخوان بوو و کوردی مەلا ڕەزای واعز، مەلا ڕەزا لە ئەسڵا مەنبی بوو کورد بوو، بەڵام خوان کرد بە تورکمان، يعني نورەدین بە تورکمانی قسەی کرد، بەس حسابی تورکمان بوو، قبولی کرد بوو بە ڕئیسی بەلەدیە. ئەمجا ئەوە بوو لە کەرکووکە مەسەلا کورد کە داوای ئەوەیان کرد کە بڵین ئەو مدیریەتی معارفی کوردستانە بازی لە مامۆستایان داوایان کرد کە زینوو بکرێتەوە مدیریەتەکەوانە، ئەو دژی وەستا کتابی نابوو استخباراتی عسکری ومانە نووسی بووی هذه المذكرة تشم منها رائحة الانفصال، حالی بووی هؤلاء يطالبون بالانفصال عن العراق، فكركوك مدينة تركمانية أغلبها من التركمان ويليهم العرب ثم الأكراد، يعني بو درجة كابرا يعني ككرد أكثرية يجوا لكركوكا بابلن تركماني زوربي أو عربي زيادة دانا لكركوانا، حتى اختراحي كردبو خوندن مديري معارف عربيت خوندن باب عربي بيشون كزماني قرآن وزماني همولا يكون بابتانا أو أبو ك برحمة بجنابي ملانسواي قبل كهات ولا هي لششي دي بنجاوشتا قرايا وبغا حەزێکی کە سەردارێکی کوردستان بکەم لە سۆڤێتەوە گەڕایەوە بەڵێکە گەڕایەوە ئەمانە لە شەشی دەگەشتە بەغا و چاوی بە عەبدولکەریم قاسکەوە حەزێکی سەردارێکی کوردستان بکەوە ئەمانە کە هاتە کەرکووک لە تقریبا لە 25 مانگی دابوو لە گەڕانەوەکە پیلانێکیان ژێرا لە دژی پیلانەکە خۆی تەمان بۆ میوانی میوانی هین بوو نادی عسکەری بووی پیلان بەس لە کێ بوو پیلانێکیان ژێرا حکومەتی ئەو کاتی عێراقی و عەبدولکەریم قاسم پیلان لە جێڕا نەخێر پیلانەکان وتیان وا باس کراوتیان تورکمانەکان ئەوانەی کە بڵێن حەزیان بە کورد نییە، چونکە ئامرین زیبادەکە هیدایەت ئەرسەڵانی ناو بوو، هیدایەت ئەرسەڵان ئامری زیبادەکە ئەوە بوو دڵی وەستا لە داخاوتیان ئەو دەستی تیا بووە کە گوایە قومبەلەی بۆ دابنێ لە تیارەکەیە بتەقێتەوە پیا کێ تورکمانەکان بەڵێ بەڵێ ئەوە شەڕێکیش کرا لە کەرکووک هەتا ئەوسا بەڕەحمە بێ کە عومەر دەبابە کە مەسوولی کەرکوو بوو ئەوانەی هەموو حیزبی بوون چەگاری کردن بۆ حیمایی بەرزانی ڕەحمەتی ئەم بابەتانە و من چاکم لەبیریە کە وەختێ کە جەنابی تەشریفی برگە بۆ گەڕانەوە لە تیارەکە پێشوێ بچێتە ناو تیارەکە لە تیارەخانەی کەرکووک کە عومەر بە دەمانچەیەکی ڕووتەوە چوە ناو تیارەکە فەحسی کە بزانێ ئایا قومبەلەی تایەتیانی وەمانە بەو شێوەیە شەڕێکی پسکۆلە لە بینی کورد و تورکمان هەبوو.
کوردەکان پەلاماری تورکمانەکان نا تقریبا باش خوێنیتان پیلانەکە سەری نەگرت بەڵێ پیاگە سەری نەگرێت قایفرقە بەناو لیژنەیەکی دانا لیژنەی هاوکاری لە بینی بەعزێ لە خوێنەوە لە بڵێن پیاوە ڕۆشنبیرەکانی تورکمان و کەرکووک بۆ ئەوەی کەوا لە بینە ناکۆچینێ بەڵام ڕاستی ناکەن زۆر باشە مامۆستا بێستون ئەگەر بچینە سەر ئەو ڕووداوە دڵتەزێنی کە لە ساڵیادی چواردەی تەموزی شۆڕشی چواردەی تەموزی 58 لە ساڵیادی ئەو شۆڕشەیە لە نێوان کورد و تورکمان و عەرەبا لە کەرکووک ڕوویاچی بوو ئەوەی کە بە قەسابخانەی کەرکووک ناوە بەڵێ ئەوە قوربان وەکو عەزم کردی تەبەن ئەوە هەمووی تەبەن ئەگەڕێتەوە بۆ ئەمەی کە من باسم لە کەرکووکا بەو شێوە هەبوو وەلەو بڵێن تورکمان بەعزێک لە تارە ئەو ساتەمان حزبی شووعی دەسەڵاتدار بوو یعنی وەکو بڵێن منەظەمات و نەقابات و شتوانە هەمووی لەژێر دەستی ئەوانە بوو حزبی شووعی حزبی شووعی بەڵێ ولا كركوكا طبعا لهمو شاركاني عراقا تقريبا وقت بحثكرا نفوسي حزب الشيوعي حصو شستويك هزار شتيكوا اندام وباريرا وشتمان هي اخبو كات زور بو تقريبا نزيشي يعني مليون بيت ولا حول مليون نفوسي عراقا بالفعل هشام وجماهير زور يعني ابو حقي زور خراب هات كوتوش دو شو كذا صادا وانا اتحدشي نقابات وجمعيات واتحادي شبيبه بدس شو حبت سلام ولا كركوي شواب يعني تقريبا ده صلاه دار من وانا انجا عزي بخدمتكم مجموعه تركمان بدلو خوان قال رخص وبعض شان بعض هرق عليه عمو شو كان يوكاد بتنها كرد نبون بلكو عرب وتركمان شان تيابو زور كم بله لأنه بله شوي عرب لكركوك وعزم كدي كم بو أغلب الشيوعية كرد بو تركمان شون كفقيا زور كم بو زوري دولة من بو أي واقع عليهم بله زور كم بو شيوعي حتى أكو أجر تركمان يقول أصل بو بشيوعي لو عليه الإصلاح كل بو مع مثلا من بنا مالي جاويد راسم أو حكمة جاويدة كامل اللي كجلا وقت كل فكرة جاويد لوقت هنا فكرة ويا وزوانة أقول تركمانين برام الأصلاح كردبون شيوعي بون مثلا أو كابلا عطاء جميل إعدام كرالة سر قضية كركوك أقول تركمانة شيوعي بون بخوا أقول الأصلاح كردة مثلا مصلح جلالي كمسؤولي وازم لجنة محلي كركوك بحزب الشيوعي أو مصلح كلم دوا لقى حكومة العراق أبو لقى حزب بعسابو كمديرها وكاري أمانة بداري تضامن كردي بو خوافي كان ما أو تركمان بو بحساب برام أقول الأصلاح كردة زور كم بولنا هنا أغلبية الشيوعية هم بو يعني بلين كردو أنجا أما تبيعي داو جنابيك بو بقاعد فرق الشيوعي بو لحفي السيا هاتا كركوكوانا داو جنابي طبعا خوي بالشيوعي دانا ومانا ضيقة اياه تطوب لو كاتني كأحزاب دا صلاة دارة بخلق خراب تيكيو أنا بعض اشتي مثلا ناشين أكرا ياخو مثلا أواني كالقلان نبغى تركمان كان بيانوتن توراني بيانوتن توراني ومانا أزي بخزمتكم ليادي سوري شوية تموزا كبلين صالي بنجاونو قرار دبو كوا بلين بهوي شورشكوا اصل بمسيليشي جورب كري ريبيوانيكي جورب كري لا ثانوي او ثانوي كركوك تقريبا 2 ثانوي تيابو ثانوي جوري لري محطب وليو دس بيبكا وبازاري قوريا وسركيتو دواي بقريتو بلاي بدم قلا وبجسي شارع تصابيته امانو بشتو شونغي خويلو مسيلك توابي أما شيء أهنج أبو بو بشتواني كردن لشورشي بالي مسيرة ريفوان بالي بيادي شورشة كبكري تمام بلان بيان يكي بلين شواردي بالي بيجو أو مسيرة قولي كمان عزكم أو رسمي بو كلا إواراد السي بي بلا ساعات دولي شوارد السي بي تقريبا بلان بيان يكي تجمعات هبو مثلا تجمعات كان استفزازي ولا بين كرد وتركمانة من طبعا خطاها الولايات هبو تركمانة كان بجيع چاخانه که پیانو اون دو تمریز گازینو سی او چاخانه لسا شارع اطلس بو لوی مثلا لوی لچن شو تاکالیابو تاکشتان لیابو جلی رسمی خوان رین بجلی شعبی خوان پیاوانیان جلی کانن چی بو کواو شاکت بو لقل جامانی اما که بغایکانی بس او جلی حساب جلی شعبی خوانی پیاوان گان جمع جنباله بوشوا کسیشان من دیم شتێکی سیر وەکو جلی ئاوا بڵێن وەکو دەسووری شەڕواڵ و ئێلەیەک و شتێکیان بەسەریانە ئەمەش گواجلی ڕسمی کچەکانیانە هی تورکمان کوردیش عینە بە جلی کوردیەوە طبعا جلی کوردیانە بەرا بۆ ئەمانە حتا لەگەڵ ڕەنگ شەوانە بەعزێ بۆین باغی بەست بۆ ئەمانە قوربان ئەمە بەجیا تورکمانەکان مەسیرەیانە کرد و لەناو ئۆتۆمبیلێکە مەسەلا تورکمانە بەو جلانە و عەرەبێکی دروست کردبووت باوەڕ ناکەم عەرەبی لەوانەیە تورکمان بوو بێ بە عەگاڵێکەوە عربك قازانجي كري بعقالي كوا يشاسن عربتن تركمان قرداشلقه يعني بيجي بلاتي كل عرب وتركمان هي تعرفين بمشي ويا بس كردي تيانا بو بالي كردكيش عينا ببيشواني اوان
جلی کوردی لە بەرە بەسەلا بڵێن یا ڕنگ شۆغە یا شڕام لە خالی و جامانەی بەستووە عەرەبێکی بە عەگاڵەوە گرتووە بەدەستەوە بژی برایەتی کورد و عەرەب جەبهە وەتەنیە فەلتەسخ تۆڕانیە ئەم استفزازە يعني بڵێم لەما خەتا لە هەردوو لا هەبوو يعني زۆرجار خەڵق ئەترسا من خۆم لە بازاڕ گەڕام ئەو کاتە خۆشەتەوە بێلایەنانە وەکو کوردێک من بێلایەنە قسە خەتا دوولای تیا يعني هەردوو لا وەنە بێ کەس نەبوو جڵەویانێ بگرێ کاکە عیبە و ناشرینیە بۆ بەو شێوە ئەمانە مەسەلا استفزازات لە بینی هەردوو لا هەبوو ئەمانە بەڵام ئەوترێت تورکمانێکی زۆر لەو قەسابخانی کەرکووک کوژراوە و ئەوترێت لە مێژووی کووردا ئەمەیشێکە لەو پەڵەڕەشانەی کە بەناوچوی خۆش نەبوو بەڵێ خۆی کورد نەبوو بەعزەکەم جا ئێوارەکەی مەسیرەکە کە گەورە بووم خۆم تیابووم لەو مەسیرە مەسیرەکە وادانرابوو لە پێشە مەجموعەیە مناڵی جوان بە گوڵەوە لە پاش ئەوانەوە مەجموعەیە مەلا ئەنجا مدیری شورتە و مەسەلا کاربەدەستەکانیش لەگەڵا بوون بەکو مستەریف وانە کە وەزە مستەریفی یا وەکی مستەریفی تیابوانەیە مستەریفی تیابوو اینجا عەرزی بە خزمەتەکەم لە پاش ئەوانەوە جەماعەتی ئەنسار سەلام هەبووسا نەزەمەیە بوو کە زۆرجار بڵێن شووعی هینیە کرد ئەبێ بەڕێوە پاش ئەوان ئەنجا عەرزی بە خزمەت دەکەم نەقاباتی عومال و ئەمانە ئیتیحاداتی نەقاباتی کرێکاران اینجا پاش ئەوان قوربان منەظەماتی وەکو بڵێن مامۆستایان و ئەدیبان و ئانە ینی ئەوە بەش کرابوو اینجا لە پاش ئەوانەوە کۆمەڵی جوتیاران اینجا خوێندکاران تەلە بۆ ئەمانە ژنان لە دواوە بوون ئەوسا ڕابطەی دیفاعی مەرئیش هین هەبوو عێراقیە بوو کە حیزبی شوعی بڕێوە ئەوان لە دواوە بوون بەم شێوەیە لەو سانەیەوە کە دەستکەوت هاد ئەو خەڵقەت دەی بەڵام تورکمانی کەمتیا بوو ینی بڵێن ئەم منەظەمە و شتانە کە هەبوو زۆری کورد بوو عربی تیاب زۆر کەم بوو عربەکە زۆر نەبوو کە هات قوربان هاتینە طبعا ئەو ساکەرکوو دوو پردی تیا بوو پردە کۆنەکە کە بەڵێ خۆی لەسەر خاسە دوو پرد بوو پردە یەکەمەکە کە لە ساڵی 53 کرابوو ئێمە پیاوانە پردی خەبات چونکە کە هاتوە چۆ لای مەقڕی پارتیەوە خەباتەوە چوتەوە بەری لای مرکزی مام قاسم پێش دەکردەوە قەڵا بوو بەردەم قەڵا پردێتر هەبوو هاتوو سەر شارع عەتەزەوە پردی دووەمەتر دوو پردەمان هەبوو لە کەرکووک پردی دووەم لە 56 کرابوو ئێمە گەشتمە سەر پردەکە بوو بوو بە تەقا جەماعەتی جا شتێک قسە بڕێ پێش ئەوە مەجموعەیە تورکمان ئێمە نەگەشت بوون ئێوەوتیان هاتوون بە سیاری عەسکەریش لەبەری موسەڵاوە کە پێش بەو مەسیرەیە بگرن شورتە فیاکە و پاڵی پیۆنان مەجموعەی لەو کەوا چاکە لە بەرحی کاڵێم لەو تورکمانانە لە دواییە من ئەوەشم هەر نەدی باسییان کە وتیان مەجموعەیە عەسکەر کە هاتوون خوارەوە سەر لە نوێ هاتوون هەمووی حەبلیان بەدەستەوە ماک و موامەرەت سیر و الإحبال موجودە ئەمە یەکێ بوو لە هیتافەکان موامەرە نییە و لەبەرەوەی لە ترسی ئەم گوریسانە گوریس بەدەستەوە استیفزازە شێکی خراپە ئەمانە بەڵام لە ناو هینشا هەبوو لە ناو جەماعەتی کرێکار و شتەکانیش هەر پیان هەبوو لەو حەبلە هەڵیانە سوڕان ئەوە باو بوو لە جنوبی شاباو بوو ماک و موامەرەت سیر و الإحبال موجودە ئەمانە چونکە بڵێن فەوزایەک هەبوو لە وڵاتەکە لەو کاتە ئەزی بە خزمەتەکەم طبعا لەگەڵ ئەم هینانێشە شەگاری مقاومە شعبی هەبوو ئەتوانین بڵێن هۆکاری بەڵێ ببوورە ئەتوانین بڵێن هۆکاری ڕوودانی ئەم ڕووداوڵتەسێنینی و کەرکووک لە 59 پەیوەندی ڕاستە خۆی بە ناخۆشحاڵی تورکمانەکانەوە بوو بە بارودۆخی عەبدولکەریم قاسم و هاتنە سەر حکمی ئەو خۆی ئەوەش هەبوو ئەز دەکەم وەکو بڵێم کینەیەکیش لە بینی کورد و تورکمان هەبوو ئەوە تقریبا تەقیەوە دەستی شەبوتیا بەدابەزی دەستی شەریکەی نەوت و خارجی و هەتا ئەڵێن دەستی ئێران شتیاوە بەحسی هین ئەکەن بەحسی عەبدولهادی چەلەبیەکەن وازم باوکی محمد چەلەبی وا تێگەم ئەمە وەختی خۆی لە زمانی مەلەکیە نائیبی ڕئیسی مەجلیسی عیان بوو ئەو کاتە لە تا ئێران بوو ئەڵێن ئەو هەتا زەلامی ناردووە بۆ ئەوەی کەوا ئەم هینە مەسەلا ئەم قەزەی ژینە هەر خەڵکەکە هەم بە ئەم شتە دروست بێ ئیتر قوربان خۆی تورکمانەکان وتیان من ئەوەم نەدی چونکە ئێمە لە پردەکەوتر کە بوو بە خەڵک ڕای کرد بەعزێکی بەرەو ئەوێ ئەڕۆی وتیان مەسیرەکان بەربەردا بوو زەلام هەبووتی ئێمە ناوەتە بەربەرد زەلام هەبوو لە پێشەوە بوو کە لە سەربانەکانەوە هەتا هەموو بەعزێکیان جلی هەبووە بەسەلاتی ژن بووە یا پیا بوو عەبایا و بەسەریان نازانم بە مەسیریان بەربەردا بوو اینجا تەقەکە کرابوو کە تەقە کرابوو ئەو عوسمان خدرا کە یەکەم کەس بوو ڕایان کێشا ئەو عوسمان خدرا ئەو عوسمان خدرە گوایە تەقەی کردووە ئیتر ڕاستە درۆ من ناتوان بڵێم ڕاستە وەنیە بەڵام ئەیانگو گوایە تەقەی کردبێ و یەکسەر مقاومە شعبی کوشتویانە تورکمان بوو خۆی ئەو گازین و ئەندۆ تەموزەهی ئەو بوو ئەو یەشە بوو لەوانەی خۆی بە یەکێ لە هینەکانی تورکمانتانە ئیتر یەکسەر گولیسەکان کردو ملی ڕایان کێشا لەوە دەستی پێکرد شەو لە قەڵاوە تەقەیەکی زۆریان کرد
وەلو ئەووتیان تەقەمان نەکردووە تەقە زۆر کرا ئێتێ قوربان ڕۆژی دوایی ڕێگا درا تەمە دوو ڕۆژی خایەنەمە سیانی خای سیان لە سواردە و 15 و 16 تقریبا 16 قوربان 28 کەسیان کوشت لە تورکمان ڕاشیان کێشا ناشرین بوو حتا مەسەلا فواد مختاری هەبوو دوو کوڕی و کچێکیان کوشت کچەکەیشی ئەمەلی ناوبوو دوو کوڕێ بوو نیهاد و جیهادی ناوبوو لە کچەکەی کوشتیان ئەمانە ڕایان کێشانەوەمانە بعضیشان هەڵواسین لە بەردەم ئەو سایفیرقەی زووی ئینزیباخانە لا ئینزیباخانە ئەسکەری ئینزیباتخانە و ئەسکەری سرێ ئەژغاڵی کەرکووک خراپیان زۆرتیا بوو یعنی خەڵقێک هەبوو تربی عەقڵ ئەنجا تاڵانیش کرا لەوری 120 دوکان و ئەمانە تاڵان کرا بەڵام زۆر لە کورد ماڵی دەرگایان کردو بۆ تورکمانەکان یعنی بۆ ماڵە تورکمان بۆی پەلامارانن بەڵێ ئەمجا شتێتریش ئەسکەم خەبەر برا بۆ عەشایەرەکانی ئەتراف ئەمە ئەگە دەست نەبێ بۆ منتیقەی شوان و منتیقەی ساڵی و شێخ بزەینی وانە کەوا کورد لە کەرکووکان نەماوە هەموو بەچەکەوە هاتن بە چەک و بەداس و ئەوانە خوا ڕەحمی کرد مەجموعەیە بەڕەحمە بێ ڕئیس حەمەمینی باوشی ئەم دکتۆر نزاری جامیعە خۆمان ئەو ڕئیس ئەمری مقامە شعبی و بەڵام ئەو طبعا هین بوو پیاوێکی کوردپەروەر بوو حەزی بۆ ئیشە نەبووانە ئەو دەورێکی باڵای هەبوو لەوەی کەوا ڕێی زۆر کەسینا بۆ هین یعنی ئەو چوو بەرەو پیری ئەو خەڵقە هێوری کردنەوە کاکە هیچ نییە شکر کەرکوو بەیە بۆ پاڵبیان کاک مەسەبای عەسکەری بەڕەحمە مەشکور ماوە مەسەبا عەسکەری مەسەبا عەسکەریش عینێ شت دەستێکی باشیە بوو لەوە کە خەڵقێکی زۆری هێور کردەوە بۆ ئەوەی کە پاڵ پێران بگەڕنەوە بۆ شوێنەکانی خوان لاشی خراپی زۆر تیا زۆر باشە مامۆستا جان چینەوە سەر بارودۆخی سیاسەتی عەبدولکەریم قاسم لەو ڕۆژگارەیە بەرامبەر بە کورد دەوترێت جگە لە ئەو شۆڕشە جگە لە ئازادکردنی خوا لێ خۆش و شێخ ئەحمەدی بارزان لە دوای 12 ساڵ لە زیندانی کردن لە زیندانەکانی حکوومەتی عێراقا دەستکەوتێکی گرنگی سیاسی بۆ کورد نەبوو طبعا هەر ئەوە نەبێ بڵێن دەستکەوتەکە چی بوو لەو کاتە خۆی عەبدولکەریم قاسم ڕەنگە کوردی خۆش بڵێم زۆر ڕقی لە کوردی ڕقی نەبوو لە کورد بەڵام ئەوە نەبوو کە مەسەلا على ئاساس ئەو ئیمکانە بیوا کردبێتەوە کە کورد ئەگەر بێت و حەقێکی هەبێت و جیابوونەوە وایە یعنی ئەو مەسەلە ئیمکانە بیویستا وەکو میلەتێکە عەرەب و کورد پێکەوە بژی لە وڵاتەکەوە بە ئاسوودەیی و ئەم بابەتانە حاڵی بووی بالفعل پەشیمان بوو لەوانەی کە واهیم بوو لەوانەی کە مەسەلا بڵێن لەو مادەسەیە کە باسی کردبوو لە پاژەوەی کە مافی کورد بە تەواوەتی مەسەلا بچەسپێ و مافی کورد بدرێ و ئەم بابەتانە و کورد دەسەڵاتی بێ بالفعل وە کاربەدەستێکی خراپ زۆرتر دوای 59 لە دوای 59 طبعا من ئەمەم لە بیرش و ئەمان تورکمانەکان فێڕێکی ئاکرستان چوون گریان لە عەبدولکەریم قاسم وتیان 76 کەسمان لێ کوژراوە 46 کەسمان لێ زیدن بە چاڵ کراوە حەزەکەم پێ بکەم ئەم ژمارەیەس ڕاست نەبوو خێر عەبدولکەریم قاسم لە کەنیسەی ماری یوسف تووڕە بوو قوربان خوی لیان بە بەهانە بوو لە شوێیەکان ما فعله الفوضويون لم يفعله لا هولاكو ولا تيمورلنگ ولا هتلر بەو شێوەیە ئەنا لا أقبل هذا الشيء تووڕە بوو تەواو کەنیسە ماری یوسف کابرای مەسیحی وتی وەڵی من جوابیش بۆ ناردووە حەزی کردو بێ دوای مؤتەمەرێکی سەفری کە ڕسمەکانی پیشانە ڕسمی هینیان هێنابوو لە فەرەنسا لە جەزائیر فەرەنسایەکان خراببوون ئیسعماریکی خراببوون لە لای شوێنێکە وازن تەقە کرابوو لە جێشی فەرەنسی چەند کەسێک کوژرابوون دیەکیان ئیبادە کردبوو چەند کەسێکیان زیینە بەسا کرد و بە زیندوێتی ئەویان بۆ بردبوو ئەو کاتە توانە مەینە دوایی خۆی پاسی شوامان تێگەی کەوانیە کە بەو شێوەنی ئەم بابەتانە تەبیعی عەزم کردی سێشوا کوردیش کوژرا لەو هینەی کەرکووکە وازم 3 کەس کورد کوژرا 130 کەس بریار بوو 130 کەسەکە 6 کەسی کورد بوو 124 تورکمان بوومانە ئەو شتانە کراوەمانە بەڵام زۆر کەس لەوانەیە سەرسە بڵین شەماریفی ڕەحمەتیوان بەخوا ئەوان حەزیان بۆ شتە نەبوو زۆر کەسە بوو کە ئیدام کران لە 63 حەزیان بۆ ئیشە نەبوو کە بکرێ لە کەرکووک باشە مامۆستا بەسوون دەوترێت لە ساڵی 1960 عەبدولکەریم قاسم لە ژێر فشاری عەرەبە شۆڤێنەکان پەشیمانە بێتەوە لە دروشمی برایەتی کورد و عەرەب و ئەو دروشمە ئەگۆڕێ بە وەحدەی عێراقی بەڵێ عاشت الوحدة بەڵێ ئایا ئەو عەرەبە شۆڤێنانە چیە بوون کە کاریگەری خراپیان لەسەر دیدوتی ڕوانینی قاسم هەبوو بۆ بەرامبەر بە کورد ئایا قاسم خۆی پەشیمان بۆ لەو دروشم و برایەتیە یاخود لە ژێر فشاری ئەو عەرەبە شۆڤێنیان هەبوو قوربان عەبدولکەریم قاسم ڕاستە لە بڵێن لە دوای هێن طبعا پاژەوەی خۆی سیاسەتێکی بوون کابرایە دائیمە حەزیە کرد سیاسەتی فەرقتەسوود دروستکە یا تەوازن دروستکە بە حسابی خۆی ئەم بەوابە ئەو بەوابە کەس دەسەڵاتی نەبێ بەڕایە کرد بە تەواوەتی مەسەلا بڵێن ماوەیەک ڕێیە بە شووعی ئەوانە دژی وەحدەویەکان وانێک کە داوای وەحدە عەرەبیە کرد و ئەم بابەتانە ئەو مەسەلا حرەکەی عەبدولسەلام و ڕەشی عالی و شەواف و ئەم بابەتانە مەجموعەیە زابتی کرد بەڵام لە دوای ئەوە قوربان خەبەریان نایە لە مانگی 6
وتیان وایە ئەو جاسم کازم عەزاوی سکرتێری خۆی بوو ئەوە یەکێ بوو لەوانەیە کە وەختی خۆی سەر بە بەعز بووە ئەو جاسمە بەڵام لەو کاتە باسینەوە بەڵام لە ژێرەوە پەیوەندی لەگە ساڵح مەهدی ئەماشە هەبوو ئەو جاسم عەزاویە نایب زابتێکیان فێر کرد نازان فێیان کرد بوو تیان گوایە لیوای مدەڕعی شەش لەکە بە هینا سلمان الحەسان ئەخی سلمان حەسان ئەم لیوای بوو شوعی بوو نیازان هی ئینقلاب بەسا بکەن وایە کە وەختێ جاسم عەزاوی نار هاتوتی بەڵێ خەریب بوون و ئەوانە کە منیان دیوە پەشیمان بوونە تۆمانە ئەنجاوتی چی بکەین باشە جاسم عەزاوی وتی بێنە چی ئامر کەتیبەی مدەڕعەکان هەیە ئامر لیواکەیە هەموویانی لابرد عەرزی بە خزمەتەکەم پڕی کرد لە قەومی هێنای قەومیەکانی کرد بە ئامر کەتیبە و دەبابات و ئامر لیوای مدەڕعی شەش و ئەمانە ئەمجا عەرزی بە خزمەتەکەم مدیری استخباراتی عسکەری کە بە ڕەفاع حاجی سڕی بوو گرتبووی ئیدامی کرد تا شێخ ئەحمەد کە یەکێ بوو لە دۆستەکانی ئەو وەکو مدیری استخبارات وا بوو ئەوی لەو ویشە لابرد محسن ڕەفیعی بۆ دانا کە ئەمە لە ژێرەوە سەر بە ناسیۆنالیزمەکان بوون کە دوژمنەکانی بوون مەجید جەلیلی مدیری ئەمنی عام کە لە زمانەی مەلەکیە بازەکرێ کە لێی بە شک بوون ئەم پیاوە پیاوین بێ کردووە مدیری ئەمنی عام ئەو یەکێ بوو لەوانەی کەوا دەستێکی باڵای هەبوو لەوەی کەوا سیاسەتی عەبدولکەریم بەلەو ڕازەڵەی و بەرەو دژی کورد و دژی دۆستەکانی هینیکا ئەمانە تەمان ئەو کردەوانش کە بڵێن شوویەکان کردبیان و ئەمانە وای لێ کرد مەسەلا ئەو کابرایە تقریبا لێیان جارز بێ يعني وروي أوش كأنه اتهام كل شيوعية وشيء أم بابتان كابرة لو حلقة رأي وطبعا إيه بالنسبة بمعنى معنى بالنسبة كردوا يعني من واقع عليهم العراق لنا وعربة أبيك يجدنا بعض النتائج بحزب الشيوعي دوسمان بو يعني من حزب الشيوعي بدوج من دان بدوسي كردي زعنا هم كادي كردي دجي حزب الشيوعي سام بغلط يزعم رأينا بعض الجاريك هلا يكبو بي يا نتائج بلا مكو دوست لنا وهالشيء أو أحزاباني عراقية هي من حزب الشيوعي بدوزاري وأينا أحزابي كي عراقي جاري حتى وطني ديمقراطية الشعبية مرة خرابنا وبيتن بلام أحزابي كي عربي أواني قومي قد من بدوسي كلهم دارنا بالفعل الجيش في شاري أواني حموي سيطرة قاي فرقة كان كهيبو علي بوي لوزير كاني هادشي أوي دوست دوري خستو أم بابتان لصاري شصاكو عزم كردي بتاعتي أو الشعاري قوري عاشت الأخوة العربية الكردية كدي بعاش الواحد العراقي الصادقة خلنا شصيشة إجازة بارتي لنوي شواط أدرى بله باشا ما مصابة بورا لصالي زانو صو شخصية عبدولكريم قاسم للرقي خوالي خوشوان ملام صفاو إبراهيم أحمد ودونامي بيجات ناوروشي أمنا ما نتشيبون بو عبدولكريم قاسم وداوي شيء كرد بو والله استجابة أو تشيبو لا للشخصية نبوه شخصيك بله ملان صاير رحمتي برحمة بجلاي ملان صفاء عرض كم بيايش بوفاء نبو وحتى وكو الزور بدلي عبدولكريم هول ياشوك عبدولكريم قاسم راسي زيناب يعني أو رزق لينا مثلا خانوكي صباحي ويسعي كلا لسكبو أو ترخان كربو أو معي بيصدي هاي أو كاتا ولا قرد يايا أمجا ساري تايبتي أو يابي بلان برا أمبيا وحتى أكو هتاف بحياتي من الأنصار خوي بازاني برحمة بحزيناك كسيتاب بحياتي بيشه من خوم أقام ليبوا كلا صالي هنا لصالي بنجاوشتا كهاد ملا قرهنجي واز معني أنا أترك من خوم ليوبهم كلا قرهنجي خلقت شو حتى بكرتي جنجي معلم شو دسي ماسكر كشاي بدسيها لدواي باني كر وتي من شيم دس ما جا برحمة بحزين دس ماسكر ناكت ما يصبح تي من شيم دس ما جاكي إيه وشورشتان كردوا من درب درب ومانا وغازي شمنين وتي من سرباز الشعب الكريم قاسم يعني هميشه أوي أود شو كبي وتراب عبد الكريم قاسم توزي حساسة كلا وقت بلزاني رحمتي كهات ولا فندق سمير الزبقة خلصوا شو ولا عربية شو ولا أما بله محسن زيج لكتابك على باش يكمي يوزك كان يجانم عليه براستي خوال خوشو ملام صفايش يقبل دوست و دڵسۆزە هەرە نزیکەکانی عەبدولکەریم قاسم باشە کەواتە بۆچی عەبدولکەریم قاسم بەرامبەر بە کورد بۆچوونی گۆڕا یاخود با بڵێم ئەو نامەی کە لە 61 مامۆستا ئەحمەد ئەوێنێرن من یەک دقە کاتم مامۆستا بێسون ئەگەر بکرێت لە یەک دقا وەڵام بێتەوە ناوڕۆکی ئەو نامەیە چی بوو وەڵامی عەبدولکەریم قاسم چی بوو کە لە 61 إبراهيم أحمد و خوالي خوش إبراهيم أحمد و ملام صفا كبير ترام مذكرة بكداني وكو حزب مذكرة نايا كوضعي كرد أبو شو طبعا لكركوكا قرباني جالي اختيارات أبو كرديانا كوش تيزابيا ما كرد أكيد أمجا كاربة السكاني كداين أبون مثلا بيايش الشوفيني وكو عبد اللطيف دراجي كدو بمحافظي موصل خرابي كد بدرين علي مصرفي هولير وفي أخراب أمجا أبو عشاير كاني دجمنينا كاني بزاني كاني هموت
شەگار کرد هین عەبدولکەریم قاسم بەڵێ. چەشییانێ پارەیانێ شێخ ڕەشید لۆلان عەفوی بۆ دەکرێت کە دژی وەستا بۆ زێباری هەرچی ڕێک ئەو ساوانە نیاری بەرزانەکان بن هانیان کە مثلا بەدرنی عەلی چەشییانێ کە بچن بەگشت عشرەتی بەرزانە بەڵێ. ئەنجا مثلا ئەنجا پەلاماری مەقەڕاتی پارتیدا مثلا ساڵی سوی گیرە مردەبابە گیرە کەوتنە اقتیهادی ئەو لەسەر مزەکرانە کە ئەمە لە خزمەتی نە عێراق نە خزمەتی کوردە بەڵێ. و زەوی خۆشتی تیا ئەمانە ئەنجا مەسەلە کەرکووکە بەم شێوەیە کەوا محاربەی کورد دەکرێت ڕاستە و خەڵکێکی زۆر گرتووە ئەوانەی کە بەحساب متهم بۆ قەزێکردوی گیراون زۆر سپاس مامۆستا بێستون علی کەریم ناسراو بە مەلا بێستون یاریدەری پرۆفیسۆر لە زانکۆی سلێمانی و پێشمەرگە و کادری دێرینی باڵی مەکتەبی سیاسی شۆڕشی ئەیلول سپاس بۆ زانیاری و بەشداریت بە ناچاریەوە ماڵاوە یەکەین ئەڵلقەی یەکەمی و توێژەکەمان تەواو بێ بەڕێزان تا ئەڵلقەی دۆم و تەواوکردنی تەوەرەکانی بەرنامەکە بەخواتان ئەسپێری خواتان لەگەڵ زۆر سپاس.